ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە بە گەشتیۆڵەکانی سەرلەبانی ڕۆژی دووشەممە هاتوونەتەوە خزمەتان سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. دووەمین ڕۆژی ناڕەزایەتی کادری دەرمان لە شاری ورمێ، کۆبوونەوەی خانەنشینکراوانی تامین نیشتماعی لە کرماشان و چەند شاری ئێران، دەست بە سەرکردنی چالاکێکی کرێکاری کورد لە شاری تاران، لە سێدارەدانی بەندکراوێکی کورد لە زیندانی قزل حەساری کەرەج، کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی نەوت لە ناوچە نەوتیەکانی باشووری ئێران، ژاراویبوونی دەیان قوتابی لە قوتابخانەی کەوسەری ئەهواز، سازکردنی پەروەندەی نوێ بۆ محەممەد حەبیبی لە تاران و خۆپیشاندانی لایەنگرانی فلستین لە چەند وڵاتی جیهان. درێژەی هەواڵەکان. دووەمین ڕۆژی ناڕەزایەتی کادری دەرمان لە شاری ورمێ. ڕۆژی یەکشەممە 14 مانگی خەزەڵوەر، کادری دەرمان و پەرستارانی نەخۆشخانەی خومەینی ورمێ بۆ دووهەمین ڕۆژی بەردەوام دەست بە دۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی کۆبوونەوە. بەپێی راپۆرتەکان، پەرستاران و کادری دەرمانی نەخۆشخانەی خومەینی لە شاری ورمێ ماوەی 2 ڕۆژە لە ئاستۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی لە نێو مەحوەتەی ئەو ناوەندە دەرمانیە کۆ دەبنەوە و وازیاری چوونە سەرەوەی ئاستی هەقدەست و مەزایە، پێدانی هەقدەستە دواخراوەکانیان و دابینکردنی ئەمنیەتی پیشەیی و بیمە بوو. کۆبوونەوەی خانەنشینکراوانی تامین نیشتماعی لە کرماشان و چەند شاری ئێران. ڕۆژی یەکشەممە 14 مانگی خەزەڵوەر، خانەنشینکراوانی تامین نیشتماعی لە شاری کرماشان هاوکات لەگەڵ خانەنشینکراوانی ئەو ڕێکخراوەیە لە چەند شاری ئێران کۆبوونەوە. خانەنشینکراوانی تامین نیشتماعی بە پێی ڕەواڵی هەر هەفتە لە شارەکانی کرماشان، ئەهواز، شوش و دسفول دەست بە دۆخی خراپی مەعیشەت کۆبوونەتەوە. خانەنشینکراوانی تامین نیشتماعی خوازیاری چوونە سەرەوەی هەقدەست و مەزایە بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسانسازی و دابینکردنی بیمەی دەرمانی بۆ خۆیان و بنەماڵەکانیان. بەرزڕاگرتنی یادی شەماڵ خەدیرپور لە شاری مهاباد. ڕۆژی یەکشەممە 14 مانگی خەزەڵوەر هاوکات لەگەڵ ساڵڕۆژی گیانبەختکردنی شەماڵ خەدیرپور بنەماڵەیەوە هەمیشە زیندووە لەسەر مەزاری کۆبوونەوە. شەماڵ خەدیرپور لە ڕەوتی شۆڕشی ژینا لە 14 خەزەڵوەری 1401 بە تەقەی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی گیانی بەخت کرد. ڕۆژی یەکشەممە بنەماڵی شەماڵ و کۆمەڵێک لە خەڵکی ئازادی خوازی شاری مهاباد لەسەر مەزاری کۆبوونەوە و پەیمانیان لەگەڵ ئاواتەکانی نوێکردەوە. دەست بە سەرکردنی چالاکێکی کرێکاری کورد لە شاری تاران. ئێوارەی ڕۆژی شەممە 13 خەزەڵوەر چالاکێکی کرێکاری خەڵکی سنە و دانیشتووی تاران بە ناوی فواد فەتحی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر و بۆ زیندانی ئەڤین ڕاگوێزرا. بەپێی راپۆرتەکان پاش چەند کاتژمێر بێخەبەری لە فواد فەتحی ناوبراو لە پەیوەندیەکی کورددا لەگەڵ بنەماڵەکەی ڕاگەیاندووە کە لە زیندانی ئەڤیندا بەندکراوە و پاسپۆرسی لەقی حوتی دادسرای ئەڤین ئەو تۆمەتانەی خراوەتە پاڵ دۆسیەکەی بە ناوبراوی ڕاگەیاندووە. لە سێدارەدانی بەندکراوێکی کورد لە زیندانی قزل حەساری کەرەج. ڕۆژی یەکشەممە 14 مانگی خەزەڵوەر قاسم ئابەستە زیندانی بیرمەندی خەڵکی مهاباد پاش 14 ساڵ زیندان لە بەندیخانەی قزل حەساری کەرەج لە سێدارەدرا. قاسم ئابەستە 16 سەرماوەزی 1380 هەتاوی هاوڕێ لەگەڵ 6 شارۆمەندی دیکە بەناوەکانی ئەنوەر خزری، ئەیوب کەریمی، داود عەبدوڵڵاهی، فەرهاد سەلیمی، کامران شێخە و خوسرە و بەشارەت خەڵکی شارەکانی سەقز و مەهاباد لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر و بۆ ماوەی 8 مانگ لە گرتووخانەی ئیتلاعاتی ورمێ ئەشکەنجە دران. ئەو حەوت بەندکراوە بیرمەندە پاش گواستنەوە بۆ زیندانی ئەڤین لە ڕێکەوتی 25 خاکەلێوەی 1391 بۆ زیندانی ڕەجایی شار گوازراونەوە. شانی باسەکە دەستگای قەزای ڕژیمە و حەوت بەندکراوەی بە تۆمەتەکانی تێکدانی ئاسایشی گشتی، تەبلیغ دژی نظام و ئەندامەتی لە گروپە مەزهەبیەکان بە ئەفساد فیل ئەرز و محاربە محکوم کردووە.
ناڕوونی چارەنووسی سەید بەهادین حسێنی لە گرتوخانەی ڕژیم. بەپێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ، چارەنووسی بەندکراوێکی خەڵکی دیواندەرە بە ناوی سەید بەهادین حسێنی پاش 37 ڕۆژ بە ناڕوونی ماوەتەوە. سەید بەهادین حسێنی خەڵکی گوندی کەس نەزانی سەربەشاری دیواندەرە ڕۆژی 7 ڕازبەری 1402 بە لێدان و ئازارەوە دەست بەسەر و بۆ گرتوخانەی ئیدارەی ئیتلاعات گوازرایەوە. بە پێی زانیاریەکان هۆکاری بەندکرانی ئەو هاوڵاتیە هێشتا ڕوون نەکراوە و بە دوواداچوونی بنەماڵەکەی تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە بەیاکام ماوەتەوە. ماڵاوایی لە ژیانی دایکی پێشمەرگەیەکی گیانبەختکردووی کۆمەڵە لە شاری بانە. بەپێی هەواڵی گەشتوو ڕۆژی شەممە 13 مانگی خەزەڵوەر دایە ئافتاو خەتیبی دایکی خوسرە و ئەحمەدی هاوڕێی گیانبەختکردووی ریزەکانی پێشمەرگەی کۆمەڵە لە شاری بانە بەهۆی نەخۆشیەوە ماڵاوایی لە ژیان کرد. هاوڕێ خوسرە و ئەحمەدی لە عەمەلیاتێکی پێشمەرگەکانی کۆمەڵە لە شاری بانا و دەستگرتن بەسەر بانکی ملی ئەو شارە لە ساڵی 59 هەتاوی گیانی بەخت کرد. دایافتا وەفادار و خۆشەویستی جگەر گۆشەکەی و ریزەکانی کۆمەڵە بوو. کاتێک سەردانیان دەکرد هەموو پێشمەرگەکانی وەک خوسرە و چاو لە دەکرد و بە دڵێکی گەورەوە میوانداری لێیان دەکرد. ڕۆژی ڕابردوو دایافتاوە خەتیبی دایکی ئەو هەمیشە زیندووە لە تەمەنی 75 ساڵیدا گیانی بەخت کرد و تەرمەکەی لە گۆڕستانی سلێمانبەگی بانە بە بەشداری بەرینی خەڵک بە خاک سپێردرا. ناڕزایەتی خانەنشینکراوانی سەنعەتی فولاد لە چەند شاری ئێران. ڕۆژی یەکشەممە 14 مانگی خەزەڵوەر خانەنشینکراوانی سەنعەتی فولاد لە چەند شاری ئێران دژبەت دۆخی خراپی مەعیشەت ناڕزایەتیان دەربڕی. بەپێی راپۆرتەکان خانەنشینکراوانی سەنعەتی فولاد لە شارەکانی ئیسفەهان، تاران، ساری و ڕەشت لە بەردەم سندوقی خانەنشینی کۆبوونەتەوە و خوازیاری چوونە سەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە گەڕانەوەی سربەخۆیی بۆ سندوقی خانەنشینی بەکردەوە دەرهاتنی گەڵاڵی یەکسانسازی و دابینکردنی بیمەی تەکمیلی بوون. شانی باسە کە خانەنشینکراوانی فولادی ئیسفەهان بەڕاخستنی سفرەی بەتاڵ و وتنەوەی دروشم خوازیاری جێبەجێکردنی داخوازیەکانیان بوو. کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی نەوت لە ناوچەند نەوتیەکانی باشووری ئێران. ڕۆژی یەکشەممە 14 مانگی خەزەڵوەر کرێکارانی ڕەسمی شاغڵ لە ناوچەند نەوتیەکانی باشووری ئێران بۆ جارێکی دیکە لە ئاسخراپی دۆخی پیشەیی و مەعیشەتی ناڕزایەتیان دەربڕی. بەپێی راپۆرتی شۆڕای ڕێخستنی ناڕزایەتی کرێکارانی سەنعەتی نەوت، گاز و پێترۆشیمی، کرێکارانی ڕەسمی لە شرکەتەکانی فەلات قاڕە، ناوچەی ئاغاجەری، دوورگەکانی خارک و سیری بۆ چەندومین ڕۆژی بەردەوام دەژبەت دۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی کۆبوونەتەوە. کرێکارانی ڕەسمی نەوت خوازیاری وەلانانی سەقفی حەقدەست، وەلانانی ئاستەنگیەکانی بەردەم حەقی سەنەواتی خانەنشینی، گەڕانەوەی ئەو بڕەپارەی وەکو باج لە ساڵانی ڕابردوو لەسەر حەقدەستەکانیان کەم کراوە، بەکردەوە دەرهاتنی مادەی دەی یاسای ئەرک و بەرپرسیارەتی پرسنلی نەوت و دابینکردنی ئیمکاناتی ڕفاهی و تێکەڵ نەکردنی سندوقی خانەنشینی نەوت لەگەڵ سندوقەکانی دیکە بوو. ژاراویبوونی دەیان قوتابی لە قوتابخانەی کەوسەری ئەحواز. ڕۆژی شەممە 13 مانگی خەزەڵوەر دەیان قوتابی لە ڕێگەی بڵاوبوونەوەی گاز لە نێو قوتابخانە ژاراوی و بۆ ناوەندە دەرمانیەکان گوازرانەوە. بە وتەی بەرپرسانی ئامۆزش و پەروەرشی ئەحواز لەگەڵ ساردبوونی کەشوهەوا سیستمەکانی لولەکەشی گازیان تاقی کردووە و ئەو گازەی لە نێو مەدرسەدا بڵاوبووەتەوە هیچ مەترسیەکی نییە، بەڵام باری تەندروستی چەند قوتابی بەهۆی ترس و سترێس تێکچووە و بۆ نەخۆشخانە گوازراونەتەوە. سازکردنی پەروەندەی نوێ بۆ محەممەد حەبیبی لە تاران. بەپێی راپۆرتی وتەبێژی شۆڕای سنفی فەرەنگیانی تاران، پەروەندەیەکی تازە بۆ محەممەد حەبیبی چالاکی سنفی فەرەنگیان سازکراوە و ناوبراو لەلایەن لەقی دوی دادگای ئینقلابی تارانەوە بە ئیجماع و تەبانی دژ بە ئەمنیەتی نەتەوەیی تۆمەتبار کراوە. بەپێی ئەو راپۆرتە ئەو پەروەندەیە پەیوەندی بە دەست بەسەرکردنی محەممەد حەبیبی
لە ڕێکەوتی 16 خاکەلێوەی 1402 هەیە کە لە کۆبوونەوەی ناڕزایەتی معەلیمان دەستبە ژاراویکردنی قوتابیان بەشداری کردبوو. ناوبراو ڕۆژی 1 خەرمانانی 1401 پاش 45 ڕۆژ بەدانانی وەسیقەی 1 ملیار تمەنی لە بەندی 209 زیندانی ئەڤین ئازاد کرا. شانی باسەکە محەممەد حەبیبی پێشتریش لە مانگەکانی ڕەشەمەی ساڵی 96 و گوڵانی ساڵی 97 هەتاوی بە بیانووی چالاکە سنفیەکانی بانکهێشت و دەست بەسەر کراوە. دوا هەواڵ خۆپیشاندانی لایەنگرانی فلستین لە چەند وڵاتی جیهان. ڕۆژی یەکشەممە 14 خەزەڵوەر لایەنگرانی فلستین لە چەند وڵاتی جیهان دژ بە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەرکەرتی غەزە خۆپیشاندانیان کرد. بەپێی راپۆرتەکان لایەنگرانی فلستین لە وڵاتانی ئیسپانیا، ئەندۆنزی، ئوسترالیا، بریتانیا، ئەمریکا، ئیتالیا، دانمارک، هۆلەند، بلژیک، فەڕەنسا و چەند وڵاتی دیکەی جیهان دژ بە کۆمەڵکوشکردنی ژنان و منداڵی فلستینی لەلایەن دەوڵەتی ئیسرائیلەوە خۆپیشاندانیان کرد و خوازیاری ڕاگررتنی شەڕ و ئاگربەست بوون. جێگەی ئاماژەیە کە خۆپیشاندەران لە بەردەم دەفتەریە و شرکەتانەی چەک و چۆڵ هەناردەی ئیسرائیل دەکەن کۆبوونەتەوە و مانگرتنی کرێکارانی شاغڵ لەو شرکەتانە. باڵە بینەرانی عزیز و خۆشەویست گەشتی هەوڵەکانی سەرلەبانیتان پێشکەش کرا. فەرمون بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە.